چارەسەری شێرپەنجەی مەمک دۆزرایەوە. ئایا چارەسەریەکە توانای لەناوبردنی نەخۆشیەکەی هەیە؟ دیاردەی توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە مرۆڤەکانی نائومێد و بێهیوا کردووە لەوەی جارێکی تر دەست بە ژیانی ئاسایی بکەنەوە کە ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە و ئەم دیاردەیە بە تایبەت لە ناو ژناندا هەندێک جار بۆتە نەخۆشیێکی باو کە ئەوی شێرپەنجەی مەمکە. لە نێو ئافرەتان ڕۆژانە گوێبیستی دەیان حاڵەتی توشبووی نەخۆشیەکە دەبین. لە ئێستادا شارەزایان لە تاقیکردنەوەی سەرەتاییدان بۆ جۆرێکی تازەی دەرمان کە وەک چارەسەری شێرپەنجەی مەمک دەیناسێنن. ئەو دەرمانانەی بڕیارە بەکاری بهێنن. لە ئێستادا لەسەر 15 ئافرەتی توشبووی نەخۆشیەکە تاقی کراوەتەوە کە توشبوون بە نەخۆشیەکە و خۆشبەختانە دۆخی سەختیان تێپەڕاندووە، بەڵام مەترسی دووبارە سەرهەڵدانەوەی نەخۆشیەکەیان لەسەر بووە. دوای 5 ساڵ لە وەرگرتنی ئەو دەرمان و چارەسەریە تازەی پسپۆڕان دۆزیویانەتەوە. هیچ کام لە ئافرەتەکان تووشی شێرپەنجە نەبوونەتەوە و بە تەواوەتی نەخۆشیەکە کۆتایی پێهاتووە. دوای تاقیکردنەوەکە توێژەران ڕایانگەیاند هیوادارن ئەم دەرزیە لە داهاتوودا نەخۆشی شێرپەنجە بە تەواوەتی لەناو ببات. دەرزی تاقیکاری شێرپەنجەی مەمک لە تاقیکردنەوە سەرەتاییەکاندا بەڵێن دەدات خۆری نەخۆشی شێرپەنجەی مەمک ئاوا بکات. دکتۆر ئەمیت کومار بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئەنیکسا بایۆسایەنس کە کۆمپانیای پەرەپێدانی ڤاکسینەکەی ڕایگەیاندووە ڕەنگە بتوانین شێرپەنجەی مەمک وەک نەخۆشیەک لەناو ببین هەروەک چۆن ئیفلیجی منداڵان و کۆکەمان لەناو برد.